وەک ئەنجوومەنی پارێزگا لە دوای ئەوەی ئەو کوردسات ئەو بدەداچوونی کردو هەروەها کۆمەڵێ گەنجی دڵسۆزی سنوورەکە هاتن بۆ پارێزگا و ئێمەیان تێگەیان لە ئەنجوومەن بە نوێنەرایەتی سنوورەکە و هەروەها هەردوو لیژنەی بەڕێزی ئەنجوومەن لە شارەوانی و لە ڕێگاوبان پلان و پرۆژەکان هاتوین سەردانی مەیدانی شوێنەکەمان کردووە بەڕاستی مستحقی ئەوەی ئەم سنوورە هەم لە ڕووی تێکۆشان و قوربانیدان هەم لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە زۆر پێویستی بەوەیە کە چاکسازی لەم ڕێگایە بکرێ خۆمان بەسەرا ڕۆشتین بەڕاستی ڕێگاکەی خراپە بە تایبەتی بۆ فەسڵی زستان کەوا بڕێوەیە خراپتری شەبێت ئێمە ئاگادارین پێشترین هەوڵی زۆرمان ناوە بۆ تەرخانکردنی بووجە بێڵام ئەو قەیرانە کە هەموو سێکتەرەکانی گرتوۆتۆ لە ڕابردوودا ئێرەش بەدەر نەبووە لەوە لە ئێستاە ئەوەی لەبەر دەستە هاتوون قسەی لەسەرکەین 312 ملیۆن دینارە کە تەرخان کراوە لەسەر بودجەی قەپان کە ڕێگاوبانی سلێمانی فەرمانی بۆ دەرچووە گوایە ئێستا لە ئامادەباشەیە کە بکرێت بەڵام ئێستا ئەمڕۆ لەگەڵ خەڵکی سنوورەکە لە ناحیە دانیشتمان کرد بۆ ئەوەی کە کامیان کام ڕێگایان باشتر سوودی لێبینێ و سەرفیکەین لە کامیانە بەدایبەتی هەردوو ڕێگاکە لەبەرەوەی زەختی زۆری لۆری و بار هەڵگرەکانی بەسەرەوەیە زۆر خراپ بۆ بەڕاستی بەڵام ئیتر بەپێی ڕێکەوتون بەپێی و فەرمانی کە بۆ دەرچوو لە بڕیارەکە بودجەکە لەسەر ئەمەیە ئەم ڕێگایانە